زۆر باش بن من زۆر باشم دەبرەوەی وەکو هاوڕێکانم ئەمڕۆ پێکەوە سەماکەین جا سەمایەکی جیاواز کە پێوتێ سەمای بالێ لەگەڵ ما بن ئەمڕۆ کۆمەڵێک زانیاری وەرەگرین لەسەر ئەم سەما سڵاو لێبێ مامۆستا چۆنی زۆر سپاس خۆ بناسێنیت من مامۆستا مینە مامۆستا و ڕاهێنەری گروپی لێکزینم بۆ سەمای باهلێ و ئیتر هەرموو سەما جیاوازەکان زۆر خۆشحاڵین ئەجا مناڵەکانە بینم زۆر بە جوانی سەماکەن بەڵێ زۆر دەمێکە لە پرۆڤیان و ئێستاش سەرەتایە دەستیان پێ کردووە لە شی خۆیان گەرمەکەن چالاکیەکانی بیدایەتمان دەستێتە زۆر باشە کاتە پێمان بڵێ سەمای بالێ چییە؟ سەمای بالێ ئەتوانم بڵێم سەمایەکە هەرچەندە ناوەکانی ڕوسیا بەڵام سەرەتا لە ئیتالیاوە دەستی پێ کردەوە بەڵام بە بۆنەی زاواجی بینی مەمەلیکی فەڕەنسا و ئیتالیاوە گوازراوەتەوە بۆ فەڕەنسا بۆیە لەوێشەوە میتۆد و چۆن بڵێن بەرنامەیەکی تایبەتی لەوێەوە بۆ داڕێژراوەتەوە کە بەجۆرێک کە هەموو وشەکان هەموو ئەو یاسایانەی کە هەیە ناوەکانیان فەڕەنسیە بەڵام لە کاتێکە خۆی بالێ ئیتالیا ناوەکەی بالێتۆ یعنی سەما ئیتر ما باقی هەمووی بە فەڕەنسی دانراوە بەڵام ئیتر بە پێی ئەکسنتەکان مەسەن لە ئەمریکا بەناوی بەکاری لە رووسیا ئەیگۆڕن ئەوانە ئەکەوێتە سەر شێوازی توان بڵێم پرۆنانسیشن چۆن تەلەفوزی ئەەکەی ئەو شەیە زۆر باشە جا من زۆر خۆشحاڵم کە ئەم سەما جیاوازە خۆش و پڕچێژ و بەسوودا ئێستا لە کوردستان و لە سلێمانیشا هەیە و مناڵان ئەتوانن لێرە بەشدار بن بە هیوام کە هەموو مناڵان بتوانن سوودمەند بن هەروکۆ بینم مناڵانی تەمەنی جیاواز لە بچووکۆ هەتا گەورە لێرە بەشداریەکە ڕاستە؟ بەڵێ ئەمە ئەتوانم بڵێم ئەمە ئەم گروپە سەرەتایەکەمان واتە گروپی ئین ئێمە دوو گروپی تریشمان هەیە و لەگەڵ دوو گروپەکەی کە گروپێکیشمان هەیە کە بۆ ئەو کەسانن کە تەمەنیان تۆزێ هەڵکشاوە بەڵام چانسیان نەبووە لە مناڵیەوە دەست پێ بکەن بۆیە ئێستا ئێمە خولێکمان بۆ کردوونەتەوە کە لە تەمەنی 16 و 15 دەست پێ ئەەکەن و بەڵام هەر لە سەهرەتاشەوەیە ینی ئەو کاتە چانسیانە بێ هەرمویان کە بۆ هەرموو تەمەنەکان بێت و مامۆستا تواناش خۆی کە لەگەڵیانەیە زۆرینەی مناڵەکان لە باخچە و لە دایانگەشە لەگەڵ ئەوان واتە لە مناڵیەوە لە ناو جەوی سەما و جەوی هوکەرا گەورەبوون زۆرینەیە زۆر خۆشحاڵم باشە مامۆستا پێم بڵێ سەمای بالێ چەند جوڵەی هەیە؟ سەمای بالێ ئەگەر باسی بالەی کلاسیک بکەین بە بالێ بە تایبەتی ئەوە جوڵەکانی زۆرن کە ئەنگاتە نزیکەی 2000 جوڵا بێ چۆن ئەویش مەسەلەن تۆ ئێمە لە زمانی کوردیا چەند وشەمان هەیە ئەوانیش بە هەمان شێوەیە مەسەلەن بۆ نمونە ئەگەر دەداپەزینی ئەژنۆی تا بێ پێوترێ پلیە ئەمە پێوترێ پلیە یانگەر بەرزبینەوە ڕەهلەڤەی ئەگەر بۆ بخڵینەوە تۆر یان ئەربەسک ئەمانە هەمووی ناوی تایبەتی خۆی هەیە ئێمە لەم سەرەتایەوە شتە بەسیتەکانیان فێرەکەین تاکو زۆر قورس نەبێ لایەن کە بترسن بزانن یاساوی تر نێنەوە بەڵام وردە بە پێی لیڤڵەکان کە ئەگەنە لیڤڵە کە ئامادە بن ئێمە هەموو یاساکانیان پێڵێن وای لێە مامۆستا بە تەنها ڕستەیەکیان پێڵێ پێیانەڵێ مەسەن بۆ منە ئەتەتوت بکە لەگەڵ ئەربەسک قوتابیەکە خۆی ئێزانێت ئەوەیکە ئیتر بۆیە ئەو شانەی کە هەیە هاوکاریمانەکە کە دانانی نەخشەی وەکواتە کۆریۆگرافی ئیشەکە تۆزێ ئاسانتر بێت زۆر باشە هەر وەکو گوێتانێ بوو هاوڕێ جوانەکانم سەمای بالێ کۆمەڵێک جوڵەی زۆر تایبەتی خۆی هەیە و جوڵەکانیشی بەڕاستی بەسوودن بۆ جەستەمان بۆیە بە هیوام کە ئێوەش بەشداری بکەن لەم خولانەیە جاپا بینە لە ئەوەی خولەکان چۆن منداڵ دەتوانێت بەشداری بکەکەوەی ئێستا بینەرمانە چۆن بتوانن بەشداری بن لەم خولەیە ئێمە خۆی هەرچەندە سەمای بالێ بە تایبەتی بالێ کلاسیک دەبێ چەند مەرجێکی توندی هەبێ بۆ ئەوەی کە خوێندکارەکان وەرئەگیرن چونکە بۆ لایەنە کە مەسەلەن جەستەیەن ئامادە نەبێت تۆزێ قورس دەبێت بەڵام ئێمە لەبەرەوەی کە هیچ خولێک نییە هیچ شوێنێکی کە نییە کە ئەم مناڵانە ئامادە کات کە ئەوان بە ئامادەکراوی بێن بۆ لای ئێمە لەبەرەوەی من ناتوانین هیچ یاسایەکیان بۆ دانین و لەبەر حەز و خولی مناڵەکانیش تاکو لەو هونەرە بێبەش نەبن ئێمە لەبەر ئەوان هەموو یاساکانمان خستۆتە لاوە بۆیە بە تەنها مەرجی ئەومان هەیە کە 5 ساڵ تاوکن ئەنجابێن واتە لە 5 ساڵیەوە لە لای ئێمە دەست پێکەن و زۆر کەسەیە ئەڵێ ئەتوانن زووتریش بێ وە ئەتوانن زووتر بێت تاقیمان کردوتەوە جستیان بەهێزترە ڕاستە بەڵێ بەڵام لەبەرەوەی کە ئەگەر زووتر دەست پێ بکەن تەنها چالاکی وەکو چالاکی دەست پێ ئەەکەن لە 3 ساڵ و لە 4 ساڵە بەرگی ئەوە ناگرن 2 سەعات لە دەرسێکا بێت تۆ تەمرینی شانی
جوانی ماسوولکەکانی پێەکەی استرچینە بازەڵانە هەمووی ئیزعاجە بێ ئەو حەزەکە بەدڵی خۆی بچوڵە حەزەکە کە میوزیکەکەت بۆ خستە سەری خۆی ئازاد بێ بۆی ئێمە لە پێنجەوە وەریانەگرین تاکو بتوانن لێمان تێبگەن کە دوای مامۆستاکە بکەون سریان بکەن کە فێر ببن کە ئەمانە ڕۆتینێکە بێ زۆر دووبارە بێتەوە ئەنج ئەتوانێت ماسوولکەکەی ججەجەستەی بەهێز بێت زۆر ڕاستە دەست خۆش بێ جا هەروەکو خۆت مام سامینە باسی کرد بە پێی تەمەنەکان سەماکان ئەگۆڕێ بۆیە ئەو تەمەنەی ئێستا میوزیکێکیان بۆ داناون کە هەر حەزەکەی بۆ شێوازت سەما بکەیت بەڵام تەمەنە جیاوازەکانیش هەر وەکو خۆم هاتوون بۆ شانۆکانیان ئەبینم کە چەند بە جوانی سەما ئەکەن بۆیە بە هیوام کە بەردەوام بن لەشتان ساغ بێ جا ئیسە با بڕۆمە لای مناڵەکان منیش پێکەوە لەگەڵ یان ناسەماکەم جا ببینن پێڵای تایبەتیشم لە پێکردووە ئەمڕۆ ئەمە پێڵاوانە پێوترێ سافت پوینت لە بەرەوەی کە ئەها ئەتوانی بەدڵی خۆمان بیشتێنیتەوە بنەکەشی نەنەرمە وا ئەکا مەسەلەن بۆ نمونە ئێمە ئەگەر تەمرین بکەین بەبێ ئەو پێڵاوانە ئەم بەشەی بپێشەوەی پێمان زۆر پانە بێت تۆ بەردەوام جەمپی لەسەرەکەی و مجوڵی لەسەرەکەی پانە بێ شکڵێکی جوانی نابێت بۆ سەرستێج و بۆ ئەو یاسایانەیە کە لە بالیە ینی خوازراوە بۆیە لە مەرحەلەی سەرەتایە هەمومان سۆفت پوینت لە پێکەین کە گەیشتە ئاستێکی ئەتوان بڵێم پێگەیشتووی ئاستێکی بەرز ئەو کاتێکین بە پوینت شووس ئەوانە کە بەشی پێشەوەی تەختێکە و لە سەرنووکی پێوەستن زۆر ڕاستە بە هیوام کە هەموو مناڵەکان بگەنە ئەو ئاستە و بتوانن لەسەر نووکی پێبوەستن جا لەگەڵمانە بن لە گەشتەکەیە لەبەرەوەی کۆمەڵێک زانیاری زۆرترمان ماوە هاوڕێ جوانەکانم جەبا بزانین مناڵەکان ناویان چییە هەستیان چۆنە کە ئەم سەما جیاوازاکەن چۆنی؟ چۆنی؟ ناو چییە؟ لی؟ ئەلین چەند ساڵی؟ 3 ساڵی تو ئەوە 6 خەی بڵێن باشە ئەو 3 ساڵ بێت چۆن ئەتوانی ئاوا بە باشی قسە بکە ئەلین پێم بڵێ تۆ هەمیشە ئاوا پێکەنی؟ هەر بژی دەر پێ بکەنە باش؟ چۆنی؟ باشم ناو چییە؟ نەریا نەریا؟ نەریا؟ باشە نەریا چەند ساڵی؟ 7 ساڵ حوت ئەدەی 1 2 3 4 5 6 پەنجێکی کەزیاکە؟ حوت ساڵی ناوە نەبوو زۆرگاتم گەرەوەم بوو کەواتە 6 زۆر باشە نەریا پێم بڵێ تۆ ماوەی چەندێک ئەم سەمایە ئەکەی حەزی لە سەمای بالەیە؟ بەڵێ بۆچی حەزلێتی؟ چونکە دایکم من زۆر متبالی بۆیە ئاودارمێت بۆ بالیش دایکی خۆی حەزی لە بالەیە بۆیە تۆشی ناردە بۆ بالێ وایە؟ زۆر باش ئادەی جوڵەیەکم بۆ بکە بزانم چیەکەی واو ئافەری هەر بژیت جلوبەرگەکانیش زۆر جوانن حەز لە ڕەنگی پەمەیە؟ باشە زۆر چاکە ئەی تۆ ئامۆژگاری چییە بۆ مناڵەکان؟ نابێ سێری زۆر ئایپاد و شتکەن؟ نابێ سێری تەلەڤیزۆنیش بکەن ئەی دانەکانیان چۆن بپارێزن؟ نابێ سێری شیرینی نەخۆن نابێ سێری شیرینی نەخۆن ئەها زۆر چاکەواتە شیرینی نەخۆن بۆچی ئەبێ شیرینی نەخۆن؟ چونکە دانتان ئێشێت دوایی دانمان ئێشێت گوێ بگرن لەم هاوڕێ جوانەمان شیرینی زۆر مەخۆن دوایی دانتان ئێشێ وەکو ئەمیش گرنگی بن بە جوڵە تایبەتەکانی وەرزشکردن و سەماکان و وەکو سەمای بالێوانە؟ بەڵێ هەر بژیت چۆنی؟ باشم ناو چییە؟ ئێلا ئێلا ناوەکە چەند خۆشە ئێلا چەند ساڵی؟ ئەوە نەی 5 ساڵ هەر بژیت ئێلا زۆرم پێخۆشە کە لە تەمەنێکی واوە هاتووی بۆی سەمای بالێ بەتەمای کە گەورەش بووی بەردەوام بی تۆ گروپە گەورەکە بینی کە لە دوای تۆ بەشداری ئەم خولاناکەن و ئێستا بە جوانی سەماکەن وەکو تۆ تۆش حەزێکی وەکو ئەوان گەورە بیت و هەر بەردەوام بی؟ بەڵێ کاتە بەردەوام بە باشە؟
ئەی تۆ لە ماڵەوە ڕاهێنانەکەی بەڵێ چیەکەی لە ماڵەوە؟ منە ڕسمای بالی ئەەکەم سەمای بالێکە ئادیش چۆن ئەیکەیت؟ وای چەند جوانە ئەی خێزانەکەت دەستخۆشیت لێەکەن ئەڵێم بەڕاستی جوان سەماکەی بەڵێ زۆرم پێخۆشە بە هیوام کە خێزانەکانی تریژ وەکو ئەم خێزانی مناڵانە منداڵەکانتان هان بن بۆ ئەوەی کە بتوانن کۆمەڵک جوڵەیەکی تایبەت بە تەمەنی خۆیان بکەن و سوودمەند بن لەو وەرزش و جوڵانی کە تایبەتن بە خۆیان چونکە منداڵ هەر منداڵە و تایبەتمەندیەکی خۆی هەیە چۆنی تۆ؟ باشن ناو چییە؟ هەناسە هەناسە لە پۆلی چەندی؟ لە پۆلنی لە باغچەم لە باخچەی واتە چەند ساڵی؟ 5 چەند جوانی هەناسە کاتە وەکو تەمەنی ئەم هاوڕێمانی ڕاستە؟ باشە هەناسە پێم بڵێ حەز لە ڕەنگی پەمەیە وا پەنجەکانیشت پەمەی کردووە؟ زۆر باشە هەناسە ئەی لێرە چەند هاوڕێت هەیە؟ ئەوەم هاوڕێم هەیە ئەم هەموو هاوڕێی تۆن؟ ئەمڕۆ منیش بووم بە هاوڕێیتە وایە؟ چۆنی تۆ؟ باشم ناو چییە؟ یارە تۆ چەند ساڵی؟ حەوت هەر بژی یارە ئەی تۆ ماوەی چەندێکە لێرە ڕاهێنانەکەی؟ ماوەیەکی کەمە هاتووی بۆ ئێرە؟ بەڵێ زۆر چاکە ئەی پێت خۆشەوەکو ئەم هاوڕێیانی کەمان بەردەوام بی؟ بەڵێ کەواتە هەر بەردەوام بن باشە؟ باش ئەدی هەرسێکتان جوڵەیە کە زانن پێکەوە بیکەن جوڵەی ژمارە وەکو مامسامی ناوتی بەپێی ژمارەکان جوڵەکانە گۆڕێ جوڵەی ژمارە 2 ئافرم ئەی جوڵەی ژمارە 3 باشە با سەریان لێ تێک بم جوڵەی ژمارە 5 ئەوە چۆنەی زانن دواتر منیش فێرکەن باشە؟ هەر بژین ئافر زۆر سپاس خۆ بناسێنیت من ناو مامۆستا توانایە خوێندکاری دەرچوی پێماگەی نوێرە جوانەکانم لە 2012 پەیوەندی بەم گروپەوە کردو خەریکی کاری سەمام و تقریبان 5 بۆ 6 ساڵە بێ کاری تایبەت لەگەڵ مناڵاکەم زۆر باشە خۆشحاڵم هەروەکوتی 6 ساڵە کاری تایبەتێکی لەگەڵ منداڵان هەستێکی چۆنەکە کار لەگەڵ منداڵان ناکەیت هەستێکی زۆر گەشتبینانێت چکە هەمیشە مناڵ ئەو نقطەیە کە تۆ پێشووتر لە ژیانی خۆت و لە پێشووتری شاگەر هەبوو بێت و نەتکرد بێ لێرە تۆ توانین لەگەڵ کۆمەڵە مناڵی ترە لە بۆ ژیانی ئەوان هەمان ئەو شتە دووبارە نەبێتەوە لەگەڵ ئەمانە برەوێک بە شێوازێکی جیاوازتری ژیان بیت زۆر ڕاستە دەست خۆش بێ باش مامساتوانە پێم بڵێ لێرە مامسامیناش ئاماژی پێکرد مناڵەکان بەپێی تەمەنەکانیان ئەگۆڕێت لێرە جوڵەکان چی و چیەکە بۆ ئەم تەمەنە ئەیکەن لەم تەمەنی ئەمانە لەم مەرحلەیە زیاتر تەرکیز دەخن سەر یاریکردن لە ڕێگەی یاریکردنەوە ئەگەین بە هەموو ئەو ئامانجانی کە ئەمانی بگەینی بە مناڵەکان چ ئەو ئامانجە بێ کە خۆویستنی خۆی و بەهێزکردنی کەسایەتی و هەروەها بەردەوامبوونی لەناو ئەم هونەرچکە یەکێک لە نقطە زۆر ئەساسەکانی ئەم هونەرە ئەوەیە بەردەوامیە زۆر مناڵمان هەبووە تەنانەت تا ساڵێکش بەردەوام بۆ بەڵام ئاستێکی زۆر باشە بۆ بەڵام دوای ئەوە کە دابڕاوە هاتوتۆ بۆ بە خراپترین مناڵ چکە یەکێک لە نقطە زۆر سەرەکیەکانی هۆکاری سەرکەوتنی ئەم هونەرە بەردەوامیە بەڵێ ینی بەدابڕم زۆر کێشی بۆ دروستە بێت زۆر ڕاستە ئێوە ماوەی چەندێکە ئەم گروپەتان هەیە؟ پێم لە 2012 گروپمان چیا کردێتەوە بەڵام معلوماتم زۆر بەتاواتی پێمە بلای مامەساڕووبار ئەوە باشتر هەیە بەزەخی چکە من وەختێکە من هاتم ئەوان دامەزرابوون ڕاستەکە کاتە تۆ خوێندکاری ئەوان بوویت و دواتر زۆر باشە خۆشحاڵم کە جوان سەماکەی باشە ئەبینم جلوبەرگەکانیان جلوبەرگێکی تایبەتیە بۆچی ئەو جلوبەرگانەتان بۆ هەڵبژاردوون؟
ئەم جلوبەرگانە ئێمە هەڵمان نەبژاردەمانە هەر تایبەت بە سەمای بالیان و بە شێوازێکی گشتی ئەوانەی کە سەما ئەکەنە یاخود خۆناغەکانی سەرەتایانە جارە تایبەت نەکراون بە سەمایە چکە هونەری سەمای بالیە ئەبێت تۆ سەرەتا بەشە کلاسیکەی تێپەڕانی دواتر دوانی شێوازێکی تری سەما هەڵبژێری جا بۆ ئەو سەرەتایش ئەم جلوبەرگە زۆر شیاوە و بەگشتی جلەکانی سەما لە قاڵبی کلاسیکەکەیە ئەبێت جلێک بێ کە نەختێک تەسک پێ بەڵام لە مادێکی نەرم دروستکرا بێ ئازەتی جستیان نەداواتە بۆی کرد بە کورتەکەی جسمیان بارز بێ بۆی کە جوڵەکانیان بە وازەحی ببین بێ زۆر ڕاستە دەستان خۆش بێت منیش هەوڵم ماوە ئەمڕۆ تۆزە جلوبەرگەکانم لە جلوبەرگەکانی ئەوان بچێ بەڵام هەر جلوبەرگەکانی ئەوان جوانترە باش شەما مساتوانە ئەبینم لە باخچەکانە ئێستا چالاکیەکانتان لەوێژ ئەتوانن بۆیان پێشکەش بکەن زۆر خۆشحاڵم کە بینم ئەم چالاکیانەی ئێرە بردووتانەتە دەریشەوە کارتان کردو بۆ ئەوەی کە بەردەوام پێشی بخەن و مناڵانی زۆرترین شوێنەکان بەشدار بن بەڵێ بە دڵنیایی و ئەمە زۆربەی کات ئامانجمان لەناو باخچەکانە زیاتر ئامانجمان ئەوە بکە کە نمایشمان کردو ئامانجمان ئەو بکە خەڵکی تر و مناڵی تریش ببینێت و بێنە ناوە چ لە ڕێگەی باخچەکانەوە بچ لە ڕێگەی گروپەکەی خۆمانەوە بێ بەڵام ئەوەی کە جیاوازە لەوەیە من چۆن نتوانم کۆنتترۆلی باخچەشی گەورە بکەم کە نزیکەی هەیە 300 مناڵ بۆ 400 مناڵی تایە کۆنتترۆلکردنی و هەموو مناڵە قورسە چکات تۆ بتێنێت هونەر حەزاگەر و مناڵە حەزی لێ نەبێ من ناتوانم بە زۆر بەسەریا بسەپێنم بەڵام کاتێکە وەکو وانەیەکیش بەسەریانادا بۆیان ئیجبار دەکرێت و دا ئەندرێ من ناچارم ڕێگایەکی تر بەکار بێنم ئەی ژەو ڕێگایە لەناو گروپەکەی خۆمانە من بە شێوازێکی زۆر ورد مامەڵیان لەگەڵاکەم بە وردی چمە سەر هەموو ئەو ئەنی بە کورتەکەی دانەدانە لەگەڵ کەسایەتی مناڵەکانە ئاڕۆم هەندێک مناڵ هەیە پێویستی بۆیە زۆر دووبارێکی تۆ لەگەڵێ هەندێک هەیە پێویستی بێ تەنیا لە ڕێگەی قسەی خۆشە پێ وڵێ هەندێک پێویستی بەوەیە تەنیا لە ڕێگەوی کە تەشجیع ئەیکەی ئەنجا توانێ شتات لێ وەرگێ ئەتوان بێرا بە وردی لەگەڵ هەمیانە بڕۆم بەڵام لە باخچەکانە پرسە تۆ بتوانانی کۆنتترۆلی ئەو شتە بکەی لەبەر ئەوە من تەنیا و تەنە لە ڕێگەی چالاکیەکانەواتە لەبێ زیاتر چالاکی ئەنجامەدرێ ڕاستەخۆچی لەناو دانسەکانەوە بەڵام چیمان کردووە هاتوین لەناو دانسەکانە دەرسەکانمان تێکەڵ کردووە واتە نەهاتوین تەنیا لە ڕێکی بخین چەند جوڵەیەکی سەماڕێک بخین و بە دوایەکە و بین بە مناڵەکان نە هاتوین دەرسەکانی خۆمان تێکەڵی ناو جوڵەکانی سەماکە کردووە بەم شێوازە بە شێوازێکی لاشعوری ئەو مناڵە و دەرسە وەرەگرێت کە وەریگرت لە هەچ کاتێک تری تەمەنیا بوو بێت بیەوێ لەناو سەمایە تێکەڵ بێت و دووبارە دەست پێ بکاتەوە ئەو کاتە ئەو کارە بە ئەو ئاسانترە بێت کار ئاسانیەکە بێت کاتە لەگەڵمانە بن ئێستا باسی سوودەکانی ئەم سەمایەکەین ئەگەر سوودەکانی بۆ ئەم تەمەنە باس بکە من زیاتر چکە پەیوەندی بەم گروپەوەم بەم ئاستەوە هەیە لەم ئاستەیە مناڵەکان توانای باوەڕ بە خۆبوونێکی زۆریان ئەبێت و ئەتوانم بڵێم ئەم هونەرە وا لە مناڵەکە کە پێش تەمەنی خۆی بکەوێت چونکە بەردەوام لەناو کۆمەڵی تەرکیزە ئەبێ بەردەوام لەناو کۆمەڵە تەرجیع ئابێ ئەچێتە هەر شوێنێکەوە ئەو شتێکی پێکە کەم کەسی تر دەتوانێت هەوڵی بۆ بە ئەو لە سەرەتایەکە دەستی پێ کردووە کە تەمەنێکی بۆ خۆی ئەنی چۆنی سەرەتایەکی ژیانی بە شێوازێکی باشە هاتووە لایانی نەگەتیڤی زۆر کەمتر بێتەوە پۆزیتیڤی زیاتر لەم حاڵەتەیە ولانی سوودی جەسەدیەکانیشی زۆر ئەوانە ڕەنگە بڵێم کەسێکە زیاتر تایبەت بێ بەجستە ئەو وەکو لانی دکتۆریەمان نتوانێت زیاتر شەرحیکە ڕەنگە من هەندێک معلومات زانە بەڵام بۆ من زۆر بکە زۆر زیاڕۆی بکەم بچمە سەر ئەو بابەتەوە بوو لایەنەش تەسیری هەیە لێرە کەمتر بەڵام لێرەش هەبوو حاڵەتی وامان هەبوو بەڵام لە ئەوروپا و لەمانەش وڵاتانی ترە ئەم تەمرینەت تەنانەت بۆ چارەسەر دائەنرێ بۆ هەندێک کەس وەکو چارەسەرێک پێی ئەڵم تەمرینی سەمای بالیە بکە وەکو یاخود لە لە ڕووی لەش جوانیەوە لە کارکتەرە سینەمایە گەورەکان وەکو ئارنۆڵد ئەو یەکگولانی کە 6 ساڵە دوایەکە بتۆڵی یەکەمی بەدەستێنە لە کۆتایشی کردەوە کە بتی من سەمای بالیاکەم ئەنی بر لە ڕێگەی ئەو توانێت پۆزی جەستە ڕێک بخات و ڕوو شێوازە پرفێکتە دەربکەوێت زۆر لانی سوودی تری هەیە ئەگە زۆر وردبینە بەڵام ئەو شێوازە گشتیەکانی بوو زۆر باشە دەست خۆش بێ باشە مام ساتوانە ئێوە سەرەتا کە مناڵەکانیان بۆ خولەکەتان پێویستە جستیان گەرمکەن دواتر سەماکانەکەن بۆمان باسکەی چیەکەن سەرەتا پێویستمان بە چەند سەمایەک هەیە بۆ گەرمکردن بۆ ئەحمایەکی بۆی کە ماسوولکەکانی ڕاستەخۆنەچێتە سەر جوڵەیەکی قورس یا خۆت ڕاکێشانێکەوەیە وردە بە چەند سەمایەکمان هەڵبژاردووە زیاتر لایانی حرەکەی خێرا و پێک کۆمدی ئەنی زیاتر بۆ مناڵەکان هەڵبژێرنیە خۆت لایانی دانسە زومبایەکان ئەوانە بۆ مناڵ زۆر تەسیری هەیە وەکو گەرمکردنێکیان دوانیا خوسیان بەپی بینی ئەستی مناڵەکان چکۆ مناڵ تۆ لە ڕێگەی چاویەوە زۆر بەباشی ئەتوانی بزانی ماندووە نیە حەزی لێتی ئامادەیە خۆت ئامادە نیە ئامادەیان ئەکەین گەرمیانەکەین جستیان حاضر ئەبن ئێستا لەوەیان کە جستیان گەرمەکەن ڕاستە لێستا گەرم بوون و خەریکی کشانی ماسوولکەکانیان خەریکی کشانی ماسوولکەن بەڵێ
لە دوای ئەم زۆر مەرحەلەیانەوە ئیسلاحاتێک وەرئەگرن لە دوای ئیسلاحاتەکەیانەوە لاینیان هەیە لە لاینەکەیە کۆمەڵێک جوڵەی تایبەت بە سەمای بالی وەکو بە نقطە هەیە بە خاڵ هەیە لە ناو سەمای بالی کلاسیکە کۆمەڵی خاڵ هەیە بە ئیجباری بیزانیت ئەنی ئەوانە بەپێی تەمەنەکان فەرقەکە تەمەنێکی من وەکو فەرقەکە ئەو خاڵە چەند تا چەندێک پەیڕەوەکە بەڵام بۆ ئەو مناڵانە تا ئاستێکی کەم پەیڕەویکە بەسە زۆر باشە دەست خۆش بێ سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس. بینن ئەم هەموو هاوڕێم چەند جوانە جلو بەرگەکانیان هەمویان ڕەنگیان پەمەیە دی با پێکە و دانیشن وەرن دانیشن با تۆزێکیش پشوو بین ئەزانم زۆر ماندوو بن ئەمڕۆ وایە بەڵێ تۆ کە ڕاهێنانەکەی ماندووە بیت زۆریش زۆریش ئەی دواتر پشوو وەرەگرن بەڵێ زۆر باشە ئەی لە ماڵیشەوە بە هەمان شێوە کە ڕاهێنانەکەی دواتر پشوو وەرەگری بەڵێ زۆر چاکە ئەی هەستەکەی کە ڕاهێنانەکەی جستت بەهێزتر بوو بێت بەڵێ ئەتوانی هەنێک جوڵی زیاتر بکەی وایە تەرکیزە باشترە بێ هەر بژیت چۆنی هاشی تۆ پێمان بڵێ ناو چییە؟ هێلان هێلان تۆ ناو چی بوو؟ شما شما با بیرمان نەچێ نای شما شما چەند ساڵی؟ سێ 3 ساڵ؟ 3 ساڵی؟ نە 5 5 ئافرین ئەی تۆ چەند ساڵی؟ من حوتم حوتی واتە لە پۆلی؟ دوم دویت هەر بژیت ئەی دواتر کە ئەڕۆیتە قوتابخانە بەتەمای هەر بەردەوام بیت کاتە ئەو کاتەی تۆ بۆ ئێرە و دووبارە سەمای بالێ بکەیتەوە هەر بژیت ئەو کاتەکانت دڕێک بخە وەکو پشوویەکی شەبێ بۆ تۆ وایە زۆر چاکە تۆ ناو چییە؟ بەستە مەستە مایکەکە بگرە بەستە ڕاستەکەی تۆزە من بۆ ناو داوا لێبوردنەکەم خراپ پێڵم هەنێ جار بەستە چۆنی؟ بەس مایکەکە نزیکەرەوە لە دەمێ بەستە چەند ساڵی؟ 6 هەر بژی سەرکەوتوبی بەستە چلو بەرگەکانتان زۆر جوانە ئازانی جا من کە لە تەمەنی ئێوایە بووم زۆرم حەز لەم سەمایە بوو جا ئێستا کە ئەبینم ئێوە هەر بەردەوامن و ئەم گروپە جوانە هەر بەردەوامە و بە جوانی ماوەتە و زۆرم پێخۆشە کە ئێوە بەشداریتان کردووە چکە من لە تەمەنی ئێوە نەمتوانی بەشداریکەم بەڵام ئێوە ئێستا توانیتانە بەشداری بکەن هەر بژین بەردەوام بە باش مایکەکە بێ بە هاوڕێکی ترە چۆنی؟ باشم ناو چییە؟ لیا تۆ ئۆزانی پێڵاوە تایبەتەکەتان ناوی چییە؟ بە ئینگلیزی بە ئینگلیزی؟ وەڵا نەیزانم ئەی بە کوردی؟ بە کوردی هەر پێڵاوە بەڵام نایکی تایبەتی هەبوو مامسامینا پێی وتین ئادەی مایکەکەم بەرێ وایت پرنت ڕاستە؟ ڕاستە هەر بژین دەست خۆش چۆنی؟ باش تۆ ناو چییە؟ بەنین چەند ساڵی؟ 6 سنوات هەر بژی تەمەند درێژ بی جا هاوڕێکانم کەواتە ئەم هاوڕێمان تەمەنی 6 ساڵە هەروەکو بینن لێرە منداڵان لە تەمەنی جیاواز لە ڕەگەزی جیاواز بە زمانی جیاواز دەست خۆش بەشداریان کردووە لەم سەمایە کەواتە ئەم سەمایە بۆ هەموو منداڵانە بە هیوام کە ئێوەش بتوانن بەشدار بن تۆ ناو چییە؟ چۆنی؟ ولینا کێ؟ ولینا کەواتە ناو ولینایە ڕاستە چەند ساڵی؟ چەند ساڵ؟ 4 ساڵی ڕاستە؟ تەمەند درێژ بی تۆ ناو چییە؟ مەلیکە واتای چییە؟ یعنی کوین هەر بژی واتە شاژن زۆر جوانە ناوەکەت واتە پاشاش ڕاستە تۆ چەند ساڵی مەلیکە؟ 6 هەر بژی سەرکەوتوبی دڵخۆشی کە لێرە سەمای بالیەکەی لەگەڵ هاوڕێکانت حەزەکەم لە گەورەیەشە بالەکەم هەر حەزەکەی کە گەورەش بووی بالێکەی زۆر باش قەی ناکە گەر هیلاکیش بی پێت خۆشە چێژ لەو هیلاکیە وەرەگری
زۆر باشە منیش پێم خۆشە بێ کە بەردەوام بن و لەسەر ئەم سەمایە و کۆمەڵێک جوڵەی تریش بۆ ئەوی کە بتوانن لە داهاتووە بەهرەکانتان بدۆزنەوە. جا هاوڕێکانم کۆتایی ئەهێنین بە گەشتی ئەم ڕۆمان بە هیوام کە توانی بێتم کۆمەڵێک زانیاری زۆر باش بۆ ئێوە بگوازمەوە لە ڕێگەی گەشتەکەی ئەم ڕۆمان هەر بۆکەوە بینن مناڵە جوانەکان زۆر زۆر دڵخۆش بووم لەگەڵیان. تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم بە هیوام هەمیشە ساغ و سەلامت بن. خواتان لەگەڵ بەخوافیزی کەین پێکەوە خواتان لەگەڵ.